ئەمریکا ئۆپراسیۆنەکانی بۆ سەر گەروی هورمز چڕتر کردوێتەوە پێچێت کەشتی جەنگی و یەکەیەکی هێزی دەریایی ڕەوانەی ناوچەکە بکات. دووبارە سڵاو. سەرۆک بافڵ جەلال تاڵابانی ئەڵێت پابەندن بە یەکێتی نەتەوەیی و یەکڕیزی گەلی کورد و تەبایی نێوان هێز و لایەنە سیاسەکانەوە. بافڵ جەلال تاڵابانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامێکیدا جەژنی نەورۆزی کوردان و سەری ساڵی نوێی کوردی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز دەکات. ئەڵێت نەورۆزی ئەمساڵ هاوکاتە لەگەڵ یادی ڕاپەڕینی کەرکووکی قودسی کوردستان. جەختیشی کردوێتەوە نەورۆز بۆ کورد هێمای ئاشتی و برایەتی و یەکگرتووی گەلی کووردە. سەرۆک بافڵ دووپات یەکاتەوە لەم جەژنە نەتەوەیەدا پابەندن بە یەکێتی نەتەوەیی و یەکڕیزی گەلی کورد و تەبایی نێوان لایەنە سیاسەکانەوە بۆ ئەوەی هەمووان پێکەوە کار بکەن بۆ پاراستنی گەلی کورد لە هەر مەترسیەک کە لەم کاتەدا ناوچەکەی گرتوێتەوە. دەستگای میدیای کورسات لە سلێمانی وەکو نەریتێکی ساڵانەی خۆی پێشوازی لە ساڵی 2726 کوردی کرد و لە سێ چالاکی جیاوازیشدا لە ناو کورسات و لە شاری یاری و پارکی مەولانە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات مەشخەڵی نەورۆز داگیرسێنرا. جەژنەکانی ڕەمەزان و نەورۆزیش لە کەشێکی بارانەویە لە سلێمانی بەڕێوەچوو. دەستگای میدیایی کورساتە لە سلێمانی لێرە بڵێسەی ئاگری نەورۆز بەرەو ئاسمان بەرز کرایەوە. وەک نەریتێکی ساڵانە کورسات پێشوازی لە ساڵی نوێی 2726 کوردی کرد. هەرچەندە باران و کەشوهەوای ناجێگیر ئاسمانی شارەکەی گرتبووەوە، بەڵام بە گەرمی مەشخەڵی نەورۆز میوانان و کارمەند و میدیاکارانی دەستگاکە ساردی زستانیان بەڕێ کرد. ئێستاشێ تاقەن جەژنێک بوو کە کورد فەخری پێوەکە و لە هەموو شوێنە یادی بکاتەوە نەورۆزە. چ جای نەورۆز لە وڵاتانی تریشی وڵاتانی ئاسیاوی بەشی زۆریانەوە نەورۆزەکەنەوە نەورۆزیان لا پێرۆزە، بەڵام پیرۆزی نەورۆز تەنها لە لای کورد ئاها بەو شێوەیە ئەیکردنەوە. هاوکات لە شاری یاری و لە نێو جەرگەی فێستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی بە سپۆنسەری کورسات ئاگری نەورۆزی کوردان کرایەوە. سەدان کەس لە هاوڵاتیانی شارەکە سەرڕای بارانبارین کۆبوونەوە بۆ ئەوەی بەیەکەوە یادی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز بکەنەوە. ئەم مەشخەڵی کوردایەتیە کە ئێستا ئاگری کوردایەتی پێبەرزەکەینەوە و ئاگرێکی جوانی نەورۆزەکەینەوە و جەژنێکی خۆشە بێمە ڕێوە ئینشەڵڵا. گرنگە لەم ڕۆژاجلی کوردی لەبەرکەین بۆی کللتوری خۆمانە و بۆی کللتورەکەمان بە زیینوی بمێنێتەوە ناسنامەی ئێمە ئەجلی کوردی. زۆر خۆشم بۆنێکی نەتەوەی یان بۆنێکی دینیە پیرۆزبایی هەردوو بۆنەکە لە تەواوی بینەران و هەر چوارپاشی کوردستانەکە. لەلایەکی دیکەوە لە پارکی مەولانای تەنیشت فامیلی مۆڵ بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات مەشخەڵی نەورۆز داگیرسێنرا. هاوڵاتیانش بە پۆشینی جلی کوردیەوە سەلماندیان کە کەشوهەوا هەر چۆنێک بێت یادەنەتەوەیەکان لە بیر ناکەن. بەبوونی جێژی نەورۆزەوانی پیرۆزبایی گەرمی لە گەلی کوردستانەکەم بە هیوای ئەوەی کە سەرکەوتنێکی یەکجارێکی بەدەست بێنێت چوار پارچەی کوردستان بێ بە یەک و هیوادارم ساڵێک بێ پڕ لە ئاشتی پڕ لە خۆشەویستی و پڕ لە سوخ و ئارامش بەتایبێت بۆ ڕۆژهەڵاتی خۆشەویست و نازاد بێ. هیوادارم ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورە بوو گەلی کورد و یەکگرتووی کوردان بێت. بۆ هاتین لە مەراسمە شرکەتکەین و خۆشی و شایە و ملەتە بێرین و خۆمانی خۆشی و شایە بکەین و پێمان خۆش بوو. ئەمە خەڵکی ڕۆژهەڵاتین هاتینە لێرە دانیشتینە. ئەم ساڵ هەرچەندە ناوەندە حکومیەکان یادی نەورۆزیان نەکردەوە، بەڵام تیمەکانیان وەک هەمیشە لە ئەرگدا بوون بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. زیاتر لە 100 ساڵە لەم شارەدا یادی جەژنی نەورۆز دەکرێتەوە و تا کوردێکیش ما بێت ئاگری مەشخەڵی نەورۆز لە سلێمانی و هەموو پارچەکانی تری کوردستاندا بەردەوامە بێت. ڕێبازی وەک کورسات نیوز.
سلێمانی. بڕیار بوو لە کەرکووک هیچ قەرەباڵخەیەک بۆ کردنەوەی ئاگری نەورۆز ڕێک نەخرێ. بەڵام هاوڵاتیانی شارەکە ڕێگەیان نەیە یادی نەورۆز و ڕاپەڕینی شارەکەیان بەبێ ئامادەبوونی ئەوان تێپەڕێت. لە قەرەباڵخەیەکی زۆرە ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک کرایەوە و یادی ڕاپەڕین و ڕێوڕەسمی جەژنی ڕەمەزانیش بەڕێوەچوو. ئیدارەی کەرکووک و لایەنە سیاسیەکانیش ئەم ساڵ پێکەوە یادەکان کردەوە و بەڵێنی بەردەوامی یەکڕێزی و پێکەوە ژیانیان بە یەکتریدا. نزیک بووینەوە لە کاتی کردنەوەی ئاگری نەورۆز. هاوڵاتیان یەکەیەکە بە شێوەی خۆڕسکانە هاتنە سەر قەڵای دێرینی کەرکووک. وێڕای ئەوەی بڕیار بوو هیچ قەرەباڵغێک بۆ کردنەوەی ئاگری نەورۆز نەکرێت، بەڵام هاوڵاتیانی کەرکووک ڕێگەیان نەدا یادی نەورۆز و ڕاپەڕینی شارەکەیان بێ ئامادەبوونی ئەوان تێپەڕێت. ئەم یادە سێ یادە: ڕاپەڕین، نەورۆز، جەژنی ڕەمەزان. پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان. هەرچی هەبێ بەرامبەر بە تاکی کوردان ناتوانێت بۆستێ سەرڕای ئەوەی کە هەندێ ناخۆشی هەیە لە وڵاتانی دەور و پشتا و هەندێ ئاژا و شت هەیە لە ناو وڵاتەکەمانیش، بەڵام سەرڕای ئەوە کەس ناتوانێت کورد ڕاگرێ. ئیمڕۆ بە جلی کوردیەوە هەمومان هاتوونەتە ئێرە بۆی ئاگری نەورۆز هەڵکەین کە ئاتوانین بڵین پەیامێکە بگەینینە هەموو وڵاتان کە کورد هەر ئەمێنێت و ناتوانێت هیچ شتێ ڕێگری لێ بکەن. لە ڕووی نەتەوەی و لە ڕووی ئاینیشەوە ڕۆژێکی پیرۆزە بۆ ئێمە لە یادی ڕاپەڕینایە و هەروە بێت و یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە. لێرەدا پەیامێکی گرنگ دووپات کرایەوە، پەیامی برایەتی و پێکەوەی. ئیدارەی کەرکووک و حزب و لایەنە سیاسیە کوردیەکان ئەم ساڵ پێکەوە یادەکەیان کردەوە، بەڵێنی بەردەوامی و یەکڕێزی و پێکەوە ژیانیان بە گوێی هەموواندادا. پەیامی ئەمە پێکەوە ژیانە، پەیامی ئەمە ئاشتیە، پەیامی ئەمە پێکەوە کارکردنە لە پێناو کەرکووک و کەرکووکیەکان. و ئەم جەژنەش پیرۆز بێت لە هەموو گەلانی عێراق و کوردستان و کورد بە تایبەتی کە ئەمڕۆکەش لە عینی کاتە جەژنی نەورۆزە. پیرۆزبایی ئەکەین لە تەواوی خەڵکی کوردستان، خەڵکی شاری کەرکووک بە تایبەت، و من بە ئومێدەم ساڵی داهاتوومان ساڵێکی پڕخۆشی بێ و ئەو شەڕە نەگریستەی کە ئێستا دەستی پێکردووە لە کۆڵ ئەم میلەتەش بێتەوە و ئینشاءڵڵا ئێمەش ئەوەنەی لە توانامان هەبێ خزمەتی شاری کەرکووکەین. ئەمڕۆ سێ جێژنمان هەیە، هەم جێژنی ڕەمەزانە، هەم جێژنی نەورۆزە، هەم جێژنی ڕزگارکردنی کەرکووکە لە ساڵی 1991 کە احتیمال ئەم گەنجانە هیچی لە یادیان نەبێ کە ئەو ڕۆژە ڕۆژێک بوو لە مێژووی کوردان نووسراوەتەوە. هیوادارین بتوانین داهاتووی ئەو ڕاپەڕین و پرۆسی ئازادیە بەبەرهەم بهێنین بۆی بتوانین لە سایە ئەو ئاڵا و نەتەوەکەمانە بەحەسێنەوە ئینشاءڵڵا. ئەمساڵ یادی ڕاپەڕینی کەرکووک و نەورۆزی کوردان هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان. بەمەش جەژنەکان لە کەرکووک بوون بە سێ جەژن. بوونی مەترسی جەنگ و موشک و درۆن نەبۆ ڕێگر لە بەردەمکردنەوەی ئاگر لەسەر قەڵای کەرکووک و بەشداری هاوڵاتیان. لێرەدا هاوڵاتیان پێکەوە لەسەر قەڵای شارەکەیان یادی ڕاپەڕین و جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانیان لە یەک کاتدا کردەوە. کارۆن محەممەد کورسان نیوز، کەرکووک. 35 ساڵ لەمەوبەر لە درێژەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە 20 ئاداری ساڵی 1991 کەرکووک بۆ یەکەم جار لە مێژووە لەسەر دەستی هێزی پێشمەرگەی کوردستان بە پشتیوانی جەماور و ڕێخستنەکان لەژێر دەسەڵاتی حیزبی بەعز ڕزگار کرا. ئەوەش بە گرنگترین و قورسترین قۆناغی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دانرێت. ڕاپەڕین و ڕزگارکردنی کەرکووک لە ئاداری ساڵی 1991 وێزگە سەرەکیەکەی سەرکەوتنی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. دەش بە زەور و ستەمی داژیکەرانی کوردستان ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی هەڵوەستە لەسەر کاریگەریە و ڕاپەڕینە دەکات کە لە سای هێزی پێشمەرگە و بە پشتیوانی جەماوەری کوردستان لە کەرکووکیش ئەنجام درا. کەرکووک بڵین کەوتە ژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگە و جەماوەری کورد لە شاری کەرکووک. ئەمە خۆی لە خۆیان هەم لە ڕووی مێژووە بابەتێکی زۆر زۆر گرنگ بووە، هەم بۆ خۆشمان ئێمە وەکو کورد ینی گەورەترین سەروەریمان بوو بۆ مێژوو، گەورەترین دەستکەوت بوو بۆ میلەتەکەمان و گەورەترین خۆشیش بوو بۆ ناخی خۆمان، چکە ساڵانێکی زۆر بوو کورد لەم شارە قڕەکەرە دەرەکرا،
سیاسەتی تعریب جێبەجێ ئەکرا بۆیە ئەتوانرێ بڵێن ئەوەی کە مام دەی فەرموو تاجی سەری ڕاپەڕین بوو ڕزگارکردنی شاری کەرکووک و بۆ ئێمەش وەکو کورد مێژوویەکە هەمیشە لە هەموو کاتەکان شانازی پێوە ئەەکەین کە کورد بە تاقی تەنها توانی شارەکەی خۆی ڕزگار بکە و کۆنتترۆلی بکاتەوە. فەرماندەیەکی سەردەمی ڕاپەڕین ڕای تاکیدکردن لەسەر پیرۆزیە و یادا لە ساڵ یادی ڕاپەڕیندا داوا دەکات کار بۆ باشکردنی دۆخ و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت و گرنگی زیاتریش بە کەیسی ناوچە جێناکۆکان بدرێت. ئێستا دوو ئەرک لەسەر قیادەی سیاسی کوردە ئەرکێکیان پێویستەکانی ئەمڕۆی ژیانی دابینکردنی خەڵک و ئەرکێکی تریش ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی ناوەند بە پێی دەستوری عێراق قەوڵ بدەین چارەسەری ئەو کێشانە بکەین و ئەو ناوچانەی کە بە پێی کەون لە چوارچەوەی مادەی ١40ەوە چارەسەر نەکراوە زیاتر کێشەکانی ئێمە لەگەڵ عێراقە تەنها موچە نیە موچە حەقێکی شەرعی خەڵکی کوردستانەکە وەکو هەموو موچەخۆرێکی عێراق موچەی بۆ دابین بکرێت ئەگەر ململانێ ناتەندروستە سیاسیەکان لێ دەربکەین بەڵام ئەگەر بین بۆ چارەسەرکردنی کێشەی دووەم بێزگە لە پێویستی ژیان و خۆشگوزەرانی خەڵک دەبێت خاڵی ئەساسیمان ئەوە بێت کەوا مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێەوە بەدایبەت مادەی ١40 لە ڕاپەڕینی ساڵی 1990 کەرکووک بوو یەکەمین جار لە مێژوودا لە سەردەستی هێزی پێشمەرگە و بە پشتیوانی جەماوەر و ڕێخستنەکان ڕزگار کرا. بە ڕزگارکردنی کەرکووک ڕاپەڕینی ئازاری نەوەتوێکی خەڵکی کوردستان تاجی سەرکەوتنەکانی لەسەرنا. دەڕۆژ ڕزگاری کەرکووک لە ڕاپەڕینی ساڵی 1990 بەستەڵێکی دەیان ساڵ تعریبی لە کەرکووک تواندەوە و سەرماندی کەرکووک کوردستانیە و هەر بە کوردستانیش دەمێنێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. لە هەولێر هاوڵاتیان لە کەشێکی ئارامە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانیان بەڕێ کرد. مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانیش جگەل لە پەیامە ئاینی و کۆمەڵایەتیەکانیان داواکەن کورد نێوماڵی خۆی یەک بخات و بەرژەوەندی حیزبەکان وەلاوە بنرێن بۆ ئەوەی خزمەتی دانیشتوانی هەرێمی کوردستان بکرێت. مزگەوتی جەلیل خەیاتە لە هەولێر یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانە. ئامادەبوانی نوێژی جەژن داوای ئاشتی و بەیەکەوە ژیان دەکەن لەگەڵ وەلانانی ناکۆچیە سیاسیەکان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان. ئەمڕۆ ڕۆژی یەکڕیزیە، ئەمڕۆ ڕۆژی لادانی بەرژەوەندیە تەسکی تایبەتیەکانە بەرەو بەرژەوەندی گشتی لادانی ناکۆچیەکانمانە بەرەو ئامانجی گەورەی میلەتەکەمان بەرەو یەکبوون و بەرەو یەکڕیزی بەرەو چاکردنەوە و ڕێکخستنەوەی نێوماڵی خۆمان. بەڕێزان ئەمڕۆ لە ناوچەکە و لە هەموو دنیادا شتێک هەیەکەوە ئیسپات کرایە و ڕاستیەکە ئەمە حەقیقەتێکە ئەویش ئەوەیە هەر بیلەتێک هەر لایەنێک هەر حکوومەتێک هەر گەلێک ئەگەر بەهێز نەبێ ئەوە خوراوە. ئینشاءالله ئەو جژنێ بتەگێت جژن خێر و خوشی و کۆتایی ئەو نەخوشەکان و ئەو وەزعەکان ئینشاءالله ئەو جژن ئینشاءالله خێر و بەرەکەت لە بۆ هەرێمی کوردستان و گەلی کوردستان و هەموو پێشمەرگەکانی قەهرەمان و ئەو پێشمەرگەکان و ئەوانە هێزەکانی ئەمنی کە ئەمە پاراستین و هەر وڵات ئەو هەر پیاوەکی چاک و باش لە وەزعی ئینشاءالله دەپارێزین ئەمە لە خوا دەخوازین ئینشاءالله ئەو وەزعی دەرباز دەبین. هەموو مسلمانانی جیان و بەتایبەتی مسلمانانی کوردستان پیرۆز بێتن ئینشاءالله ئەو جەژنە بتەمای خۆش و شادی و سەرفرازی لە بۆ هەموو گەلی کورد و لە بۆ هەموو مسلمانانی کوردستانیش. ئێرەش کوچە و کۆڵانی گەڕەکەکانی شاری هەولێرە سەردان و بەسەرکردنەوەی هاوڵاتیان بۆ لای یەکتری هەر بە گەرم و گوڕی ماوەتەوە وەک نەریتێشی ئاینی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. شەنسی کورد لەم مانگە هەم دەتوانین برێن دوو ڕوانگەی هەیە، هەم ڕوانگەی ئازادیان هەم ڕوانگەی بەدیهێنانی ئاواتەکانی. لێرەدا ئێمە وەکو دانیشتوانی گەڕەکی کوردستان کلتور و دابوو نەریتەکانی کوردەواری خۆمان لە دەست نەدا لە بۆنەی جەژنەکاندا. دیارە لە دوای نوێژی جەژن سەرتاپا گەڕەکەکە ماڵ بە ماڵ جەژنە پیرۆزە دەکەین لەگەڵ یەک. هاوڵاتیانی هەولێر جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ
لە نێو کۆمەڵێک کێشە و قەیران بەڕێ دەکەن بەتایبەت ئەو هێرشە درۆنی و موشەکیانەی کە ڕۆژانە دەکرێتە سەر ئەو شارە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە سلێمانیش بەڕێوەچوو و لە تەواوی مزگەوتەکانیش نوێژی جەژن کرا، هەمووان جەژنە پیرۆزە و گەردن ئازاییان لە یەکتری کرد. لە ماڵی بە ساڵاتچوانی سلێمانی جەژن جیاواز بوو و لەوێ چەندین چالاکی جیاواز ئەنجام درا. نزیک نوێژی جەژنە و هەمووان ڕوو دەکەنە نێو مزگەوتەکان تا بە کۆمەڵ ئەم نوێژە بکەن و لە پاداشتەکەی بێبەش نەبن. مزگەوتی گەورەی سەرچنارە و دکتۆرەڤاڵ پارێزگاری سلێمانی لێرەیە، لەگەڵ هەموواندا نوێژی جەژن دەکات و دواتریش جەژنە پیرۆزە لە یەکدی دەکەن. ئەم جەژنە بکەین بە دەرفەتی گردن ئازادی یەکتر، ئازادگردنی گیراوەکانمان، ئازاد گەڕانەوەی غەریبەکانمان و دۆزینەوەی چارەنووسی ئەو کەسانی کە نازانین چیان لێ هاتۆ و گۆڕ غەریبەکانمان دڵشکاوەکان دڵیان بینەوە بتوانین بەیەکەوە بین ماڵە لێکترازاوەکەی کورد لەم دۆخاستیارەی ناوچەکە و دنیاە ڕێک بخەینەوە، یەک بخەینەوە بۆ ئەوەی سەری بخەین. ومێ دەکەم ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هێنان بێ بە هەموو ناکۆکی و دووبەرەکی و نەهامەتیەک. ئێرە ماڵی بە ساڵاتچوانی سلێمانیە. جەژن لێرە جیاوازە و چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ بە ساڵاتچوان ڕێکخراوە. ئێمە بەردەوام هەموو جەژنەکان لێرەین ئامادەکاریان بۆ دەکەین، جیاواز لە هەوڵ دەین لە هەر مناسبێک بۆ مناسبێشتر یان لە هەر بۆنێک بۆ بۆنێشتر جیاوازیەک هەبێ بۆی کە بە ساڵاتچوان بێتاقەت نەبن، وا هەستکەن کە لە ناو ماڵ و کەسوکاری خۆیاندان. دوای ئەو شەپۆ لە بارانبارینەی ڕووی کردە سلێمانی هەمووان لە ماڵەکانیان هاتنە دەرەوە و گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان هاوشێوەی ساڵانی ڕابردوو دەگەڕێن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن. ئیتر بارانەکە نەخلی باش بووە هاتوچۆکەن ئەچن بۆ ماڵان سەردانی دراوسێ و کەسوکارانەکەن. شەڵا هەموو ساڵە بەخۆشی وەڵی جەژنەکەوە ئیتر خەڵک هەرێکە لە ئاستی خۆیەوە ئیسە من لای ماڵی ئێمە ئەو برای ئەمری خوای کردووە ئیتر نەختی مەژوڵی ئەوە بووین. ئیشەڵا هەر پیرۆز بە لە هەموو لایەکتان. هەمیشە جەژن لە سلێمانی جیاواز بووە، چونکە خەڵکی ئەم شارە وەک هەمیشە لەگەڵ یەکدین و لە خۆشی و ناخۆشیدا پێکەون. ئەم جەژنە دوو جەژن بوو بۆ کوردان، چونکە سەر لە بەیانی مەراسیمی ئاینی جەژنی ڕەمەزانیان جێڕا و سەر لە ئێوارەش جەژنی نەورۆز. ڕوابادین کورسات نیوز، سلێمانی. لە گەڕەکی مەزرعە لە خانەقین لەلایەک دەنگی سروتەکانی جەژنی ڕەمەزان لە منارەی مزگەوتەکانەوە لە هەمان کاتیشە ئارامەیەکی بێدەنگ لە بەردەم دەرگای مزگەوتی یاخۆت حسێنەی هەمان گەڕەکەیە. ئەو دیمەنی یەکەم ڕۆژی جەژن بوو لە خانەقین کە پەیڕەوانی سوننە مەزهەب جەژن بوو لەلایەن و پەیڕەوانی شیعە مەزهەبیش کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان بوو. ئەم دیمەنە راپۆرتێکی پێم لێرمانە با پێیەک و بیبینین. لێرە لە خانەقین تەنها چەند مەترێک دووریە لە نێوان دوو پەیڕەوی ئاینی ئیسلام. لە کاتێکدا دەنگی تەکبیراتی جەژن لە منارەی مزگەوتەکەوە ئاسمانی شار پڕ دەکات. تەنها چەند مەترێک لەولاتر لە ناو حسینەی پەیڕەوانی شیعە مەزهەبدا هێشتا ڕەمەزان میوانە و بێدەنگی سیمای ئەو شوێنەی ئاینی ئیسلام. الحەمدولله ئێمە لە شاری خانەقین شکر بۆ خوای گەورە و حەمد و سەنا کە بەخۆشی ئەژین بە ئەمن و ئەمانەژین لەخواوە زای بێت بەو جۆرە خەڵک چەندیان ناوی تێکەڵە بەگشت تایفەیەک و بەگشت قەومیەک خەڵکا لەبان خەڵکا خەڵک یارمەتی خەڵک دەدات تەفریقە نییە بێنمان گشتی براس ئەوەک مانگ دوێنێت ڕاخۆی کە دەیعید ئەوەیش مانگ نەوێنێت نییە کە دەیعید مثلەن وەجە 100 ساڵ ئەو 80 ساڵ ئەجیزە نەوێ لێرە ئاوای ناحیە کردی عید مانگ دینە ڕاخۆیان کردنی عید ئەو ناحیەگە نەیەسەی ئەو منتەقە ئەو دەولەگە. دیمەنی ڕۆژێک جەژن و ڕۆژێک ڕەمەزان لای زۆر کەس ڕەنگە جێی سەرنج بێت، بەڵام بۆ خانەقینەکان مێژوویەکی دوور و درێژی پێکەوە ژیانە. لە کاتێکدا جیهان بەدەست جیاوازیەکانەوە دەناڵێنێت، بەڵام خانەقین دەیسەلمێنێت کە دەکرێت لە یەک شەقامدا هەم جەژن بێت و هەم ڕەمەزان بەبێ ئەوەی یەکدی بریندار بکەن.
و لە خانەقینە لەخوا بە زیاوی پێکەوە ژیوان هەیە لەگەڵ شیعەیە لە سونیە هەموو خۆم بەندەم کە قسە دەکەم هەردوو داداکانم شیعەیە و هەردوو باباکانم ئەمروان خوایان کردە خوا عەفویان کە سونەن فأو لخوا بزيب تيكل يكي من سردان يكتر دكين والله لشاري خانقين إن شاء الله هيج فرقينية تعايش سلمي من عربهم وهيج فرقينية وتقريبا عشرات السنين من الخانقين هيج فرقينية عرب وكرد وشيعة وسنة وإن شاء الله ندعو من الله أن تستمر هذه الأخوة إن شاء الله. ئاینی خۆشەویستی و ڕێزگرتن لێرە لە خانەقین گەورەترین جەژنە دیوار بە دیواری یەکتر نزا و تەکبیراتەکانیان تێکەڵ دەبن بۆ ئەوەی پەیامێک بۆ هەمووان بنێرن کە مرۆڤایەتی لە سەروی هەموو کاتژمێر و ڕۆژمێرەکانەوەی. شاخوان محەممەد، کورسات نیوز، خانەقین. لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە لە حەسەکە کەس و کاری شەیدان ئەوانی کە بەهۆی گرژەکانی ئەم دوای سووریاوە شەید بوون سەردانی گۆڕی شەیدەکانیان کرد و وێڕای ناسەقامگیری ڕەوشی ئێستای سووریا هیوایان خواست کە جەژن ببێتە مای خێر و خۆشی بۆ ناوچەکەیان. ئەژڵێن بە ئازاری لە دەستدانی دەیان کوڕ و نەوەیان پێشوازیان لە جەژن کردووە و هیواشیان خواست کە زیندانیە کوردەکان بە زووترین کات ئازاد بکرێن و بگەڕێنەوە بۆ سەرزێدی خۆیان و بە کەسوکارەکانیان شاد ببنەوە. شەفەقا ڕۆژە جەژنە ڕەمەزانێ لە ڕۆژاوای کوردستانێیە بسەدان وڵاتی لەسەر گۆڕێن ئەولادên خۆی شەهید جەژن bi ciyawaziyeke mezin pîroz dikin Qur'an li ser giyanêwanê pîroz dixwînin û mûm û bexûrê dadidin hestên xwe mezin bi wan re parve dikin û dua dikin ku roja avayê êdî bes bêşe. عيد لو تشاوتي هم كردين سوريا خدي عيد ياما نخوشي يعني عيد ياما تم بشوات وجان وقريب عيد ياما بچن سال 14 سال ما تعيد يا خوش ندي ايوه باشا بشتي اوقاس ايش وهنا ايش ها هون چدو خازم كو ببج بو كردان سوريا ده ودي امش دوازن امجي دولة طابن وك عالمي بحقك ما حق بده ام دوازن اب شواطاق ما حفظ لي ما دك بي شواطيش جيل بكين ملت كرد لسوريا دلي وي ججنار هي او نو والله حر انسان اللي بدجنار هي ما انسان هي مرة شي انسان بدجني الغوازي بس تا دلي مرة تم شواط بي وقرتيه ما حفصه دبن وشهيديه ما هبن كاي شوا دجن خوشوي دجنا رمضاني همو قلي مسلمان وجيهاني افيروزكن وبدجنك اشتي شبو همو قلا بربيه كي اميرو هاتن جيرو متي جي شهيدا ام دخوازن شخوا شهيجي شبو يكتيا كرداي ام دخوازن يكتيا كردا بخير هذيك كدا فان شهيدا تمو دايب هدو بقرن شخوا ام ذي دربي حسيان دروجاباي كردستاني دي جو كرد قشبون يك دحضورنا مران خودين كدا صافو بيروز كوبو ولات شهيد بونا لاوين اسير شروان ولات انجلك مالباتان کوهین دورن دبینن زاریان خوشی و دا حاز دکن کوان آزاد ببینن کیفا وان نتمام قلسه و دبینن کو روژ آوای ای سال جی برین داره خير روجا ججنية بسريد ام في روجا بيروز حمام مسلمان ام بيروز دكر اشخا موك مالبات الشهيدة ايروجي ام هاتن غورستاني وقت بينه ملكفاي غورستاني هاتن سر غور شهيدة خا ام هم ام وابيرتين هم جي وكبيجين دايت باب كذبن هاتن سر غور ورا قرآن كي فاتحة كي سر وانا بخوينن فازن مالبات مي ايه قوتي وان غالي ما اسيرن نار دستي حكومة سوري دي بخير وسلامتي بيننا بأهل اخوة وام توازن نوروزا به ان شاء الله وعيد يا به وججني بين سركفتي بجبونا ملتي كرد وما في ملتي كرد بكيوان شر جل جوهرتن دعادت و كولتورا ججنان لبي ولاتي بيكاني نهشتكو الا مجل بايش وفكار افروجن بيروز درباس بكن لو ولاتك كوخينو حيصير منا دريا تحركه ودبارو ولاتين وي ججنان بدلك تجي ايشو كسر وبندواري بيشواز دكينو اخر ضوي بشتي او قاسيمك بيروز وكذا كمازن دخازوان كل ولاتك بايش
باشتی و آزادی بجین. مهند ابراهیم کرسات نیوز گورستان شهیدان در بسیر. ئاهەنگی نەورۆز لە زۆربەی وڵاتانی جیهان کوردانی تاراوگا ئەنجامیاندا لە وڵاتی بەریتانیاش ئەو ڕێوڕسمی نەورۆز لەوێش بەڕێوەچوو. پامنێرمان توانە عومەر لەوێەوەی هەندێک زانێری زیاتر سەبارەت بە جەژنی نەورۆز و بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانە خاتە ڕوو. توانە سڵاوت لێبێ جەژنە پیرۆز بێ. دەمێ بزانم لە ئەو وڵاتی ئێوە کوردانی تاراوگا چۆن یادی نەورۆزیان کردەوە، ڕێوڕسمەکان چی بوون بەگشتی؟ توانە دەنگی بەباشی نەگەیشتێ من، بەڵام باش بوو دەنگی ڕێوڕسمەکەەوە هەندێک لە میوزیک و هەڵپەرچێ لە چواردۆری هەر هات هەر باش بوو. دیارە وەک ئاماژەم پێکرد ڕێوڕسمی بەڕێوەچوونی یادی نەورۆز لە کوردستان و لە سەرجەم ئەو شوێنانی کە کوردنشینن بەرز ڕاگیرە و دەستگای میدیایی کورسات وەکو پیشەی هەمیشەیی ساڵانە لە نێو دەستگاکەدا ئاگری نەورۆز دەکاتەوە و ئەو یادە بەرز ڕاگرێ و ڕێوڕسمێکی شایستە و خۆش بەڕێوەچێ لە ناو دەستگاکەدا لە هەمان کاتیشا هەر لە ناو شاری سلێمانی لە چەندین شوێنی جیاواز ساڵانە ڕێوڕسمی یادی نەورۆز ئەنجام درا و چەندین چالاکی زۆر سەرنجڕاکێش و جیاواز لە شارەکانی تر بەڕێوەچۆ. بەڵام ئەم ساڵ هیچ ڕێوڕسمێکی فەرمی بەڕێوە نەچوو بوو، تەنها لە چەند شوێنێک ئاگری نەورۆز کرایەوە کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایەکەی بوو و لە چەندین شوێنی دیکە بۆ نمونە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان ڕێوڕسم بەڕێوە چوو و بە شێوازی جیاواز هەر کەسە و لە لای خۆیەوە ڕێوڕسمەکە یاخود بۆنەی جەژنی نەورۆزی بەرز ڕاگرتە بوو. لە کەرکووکیش جیاواز لە هەموو شوێنەکانی دیکە سەرڕایەوەی کە بە فەرمی ڕانەگەیەنرابوو کە ئاگری نەورۆز لێوێ دەکرێتەوە، بەڵام هاوڵاتیان لێ خۆش نەبوون کە بە سانایی ئەم یادە بەسەریاندا تێپەڕێ بەو پێی کە هەم یادی نەورۆزە و هەم بەشداریکردنی جەماوەری خۆیان بوو لە ئازادکردنی شارەکەیان لە دەستی ڕژێمی بەعز. ئەمە چەند یادێک بوو هەموو حیزب و لایەنە سیاسیەکانیشی لە کەرکووکە یەک خستە بوو هەموو پێکەوە ئەو یادیان بەرز ڕاگرت و هەر بەرزیش دەمێنێتەوە. ئێمە بەرداوامی لەسەر خوێنەوەی هەواڵەکە تاکو و کاتێک کە پامنێرمان توانە لە بەریتانیاەوە لەگەڵمان ئامادە بێ بزانام لە بەریتانیا چی ڕوویا و چی ئەگوزارێ سەبارەت بە نەورۆز لە هەر کاتێک کە ئامادە بوو من وەرێگرمەوە. دیارە دانیشتوانی ڕۆژاوای کوردستانیش ڕێوڕسمەکانی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانیان بەڕێ کرد و نزای سەقامگیری و پارێزراویان بۆ وڵاتەکەیان کرد. ئەم جەژنە بەهۆی ئەوەی یاخود بەهۆی ئەو ڕەوشە سەختەی کە بەسەر ڕۆژاوای کوردستانە تێپەڕی خەڵکی ناوچەکە بە تەواوەتی نیگەران، زۆرێک لە ماڵەکان شەهیدیان هەیە. ئەوان هیوا خوازن کە جەژنی داهاتوو جەژنی ئاشتی و سەقامگیری بێ بۆیان. شوان ریون رسمین هروجا یکم شججنا رمضان پیروز دی ساعتین سبیده پشتی بهیستنا تکبیراتان لمزگفتان ولاتی سردانا مزگفتی دکن ولویده لمیجا ججنه دکن ولگوتارا امام مزگفتی گهدار دکن و دعا دکن کو ولاتی وان خوش ببه. كالعادة الصباح يمتين مش مجاش فجري فانفرن بشتي مجرى فجري ما خلص كر ساعات تقريبا بلش بتكبيراته سبحان الله والحمد لله لا اله الا الله والله اكبر نقول له بلشم بميجا عيدي وحتى كم ركب بلشم ميجا عيدي وما خلص كر هفيم انه ان شاء الله تعالى في عيدي وضع خوش ان شاء الله واستقرارتي في بلدي وهم ببنيك ان شاء الله تعالى بخودي ام دعاء دكن اجمر اجتاف دار ملتي مره ام جوار دعاء دكن ان شاء الله صال خيره وقبي باراني سرمتي ان شاء الله ايصال جي ولو سرما كل تفدجي سر كرمانجي ما نقشي سر امه محمد صلى الله عليه وسلم بشتي لميجا ججني ولاتي سردانا غورستان شهيد دكن و فاتحيان لسرجان زاروك خود خوينن او کسین ينگو روحو جان خودان تاگو هرمي ما بارامی و آشتی بجی. طبعا هر سال بري هر تشتي امتين سر گورستان شهيده
جبر ام دیندار وان شهیدانه بخیر وان شهیدا اف آرامی آنا بلکی ام تید جان دکن اف روژی گو آنا تید جان دکن بخیر و تعب و کداوان انسانی هانه ایجی هیویه ما تم و معنویات و مورال ما بوان شهیدی منه ایگو دی هلا ام برخوا بدن شهیدن وكفنا شوبيا كي جدامي ديروكي دي سيري الصباح عيدي دي ملات هقبه شغي شيطنا بونجي زيارتا مازال غوري مريا خد كرن وهفدود الويدة كي هفدود ديتن ججنا هفدود موجود ببيروز كرن او اماناجي بردوام كرناوي دما هاني جابرانجا كي دم اگر وي شغي مريكي شخصا کی وفات کربو به امر خودی لویده که کسن گو جان خفیدا کرن جبونا گو ام د آرامیه ده ام د جکولتی خلاص بن دوی سالی ده خلکن دوری هنکی دلسارن د پیشوازی کرنا جشنه ده جبروان ایریشان و او قربانی او جوانینگو دیل بونه لجم ارتشا سوریایی لی چعورین کو جشنا به جشنا خوشی و آرامی و آشتیه به هیوی و آرمانجان خلکن روش آوای کردستانی آشتی و آرامی و جیانا هفوشه وکا گوچلو زاروکن وان خوینا خور جاندن شبو ویره که دارا برکات كردسات نيوز قامشلو جاريچکە گەڕینەوە بۆ لندن بۆ لای توانە عومەر پامنێرمان لێەوە ڕێوڕسمی بەرزڕاگرتنی نەورۆز بەڕێوە چۆ بزانین چی بەڕێوە چوە لێوێ چۆن ئەو ڕێوڕسمانە ئەو چالاکیانە ئەنجام درراون توانە سڵاوت لێبێت دووبارە جەژنە پیرۆز بێمێ بزانم لای ئێوە چۆن نەورۆز بەڕێکرا. بەڵە بەزە جژنی تۆ تەواوی کارمەندانی کورسات و بینەرانی کورسات پیرۆز بێت من لە ترافالگەر سکوێرم لە شاری لندن کە ئێرە ئەم شوێنە سنتەری شاری لندنە زۆرترین گەشتیار لە هەموو وڵاتانی جیهانەوە ڕوو لەم شوێنە دەکات لە شاری لندن کوردانی شاری لندن ئەم شەو بۆ پیرۆزباییکردن لە سەری ساڵی نوێ کوردی جژنی نەورۆز هاتوونەتە ئێرە بۆ مەیدانە بۆی کە بە چەندین چالاکی هوەری باڵپەرچەی کوردەواری و گۆرانی کوردەواری جژنی نەورۆز پیرۆز بکەن دیارە ژمارەیەکی زۆر لە کوردانی لندن وەکو ئاماژەم بۆ کراتون بۆ ئێرە لە ئێوارەوە لێرە هەڵپەرچێ و گۆرانی و چالاکی هوەری بەڕەوە دەچێت زامن حەز دەکەم بچمە لای هەندێک لەم کوردانەی کە لێرن بۆەوەی گفتوگویان لەگەڵ بکەم سڵاوتان لێبێت جەژنتان پیرۆز بێ پیرۆز بێ بەخێربێن زۆر سپاس ڕووکەیتە کامێراکە ئەم کۆبوونەوەی ئەم شەوتان لێرە بۆ جەژنی نەورۆزەوە چی دەکەێنە لایەوە جیاوازەکەی چێ لەگەڵ کوردستان بۆیەوە چ هەستێکتەیە هەمیشە بۆ من جیاوازیەک نییە بەڕاستی کۆبوونەوەکە لە ڕۆژی خۆیان زۆر مەبەستمانە ئێمە کە ئەم ڕۆژە پیرۆزکەین بەڕاستی نەورۆزی ئاشتی و ئازادی پیرۆزی هەموو گەلی کورد دەکەم بە هیوام ئەم سەرەتایی ساڵی تازێ بێتە دەستپێکی شادی و کامەرانی بۆ هەموو کورد و کوردستان سوپاستان دەکەم دەست خۆش سپاس کاگەنوەریش بە جلوبەرجی کوردیەوە هاتووە بۆ ئێرە دیارە زۆر بیان بە جلوبەرجی کوردیەوە هاتوون بۆ ئێرە کاگەنوەر جەژن پیرۆز بێ پەیامی تۆ چییە بۆ جەژنی نەورۆز جەژنێکە جەژنی نەتەواتی ئێمە بێ هەم بە بەردەوامی ئەم جەژنە پیرۆزکەین بە بەردەوامی بەشداری بکەین جەژنێکە کە هەموو کورد کۆمانەکاتێ بە چیرۆکێکی هاوبەشی ئێمەیە چیرۆکێکی مێژووی ئێمەیە لەبەرەوە بە شانازی و چه هەستێکتەیە بەم جلە کوردیانەوە هاتوویتە ناوەڕاست شاری لەندەن ئەوەی تر لە مناڵیەوە ئێمە بۆ نەورۆز بە جلی کوردیەوە ئەم جەژنەکەین تامان نەورۆز یانی جلی کوردی ڕەمزی نەورۆزە ڕەمزی ئێمەشە جەژنتان پیرۆز بێ مامۆستا پەیامی تۆ چییە بۆ جەژن چۆن هاتوویتە ئێرە ئەمڕۆ کوردان لە هەر چوار پارچەی کوردستان کۆبوونەتەوە لەوێ جەژنی نەورۆز لە هەموو گەلی کورد لە هەموو بەشەکان لە هەر وڵاتێکی دنیای پیرۆزەکەین جەژنی سەربەرزی و سەرفرازی هەموو بەشەکانی کوردستان بێت
بەڵێ هەموو کوردان لێرە کۆبوونێتەوە ئاهەنگ نەکەین و کۆبینی بە جژنی جلی کوردیەوە ئامادە بوون لێرە جژنی نەورۆز پیرۆز بێ و سوپاس بۆ کورساتیش بۆ ئامادە بوونتەوە دەستان خۆش سپاس بۆیەوە گەر هاوکارم بێت لەگەڵم دەمەوێت ئەم دیمەنە شام پیشاندەم دیارە لە هەموو دەوروبەرێک کە منی لێم ژمارەیەک لەو کوردانە کاتم بۆ ئێرە بە دەم گۆرانی کوردیەوە هەڵپەرچێ دەکەن چالاکی هوەری ئەنجام دەدەن تاوەکو درنگانی ئەم شەو لێرە لەم شوێنە لە ترافالگار سکوێر لە شاری لەندەن ئەم چالاکیە بەڕەوە دەچێت دیارە بازات جگە لەم شەو بەیانی دوو بەیانی تەواوی ڕۆژەکان تاوەکو 28 مانگ لە شاری لەندەن بە تایبەتی وە لە شارەکانی تری بەریتانیا چالاکی بە بۆنەی سەری ساڵی نوێی کوردی نەورۆزەوە بەڕێوە دەچێت زۆر باشەتوانە سپاس بۆ تۆ هەمیشە لە جەژن و لە خۆشیابن. لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیلەوە لەگەڵ ئێران تا ئێستا 300 هێرشی درۆنی بۆ سەر هەولێر ئەنجام درراوە. ومێت خۆشناو پارێزگاری هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵەوەی لە ماوەی ڕابردوودا هێرشەکان بۆ سەر هەولێر زۆر بوون بەڵام زیانەکان کەم بوون و لە سەرەتای دەستپێکردنی شەڕشەوە تا ئێستا 300 هێرشی درۆنی بۆ سەر هەولێر ئەنجام درراوە. وتیشی پێویستە حکوومەتی عێراق ڕێوشێنی توند بەرامبەر بە ئەو گروپانە بگرێتە بەر کە هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە دەستپێکردنی ئەو شەڕەی کە بە هیچ جۆرێک پەیوەندی بە ئێمەوە نییە چەندین هێرشی ناڕەوای کراوەتە سەر جارێکی دیکە هەرێمی کوردستان تاکید لەسەرەوە دەکەینەوە کە ئێمە بەشێک نینە لەو چێشە ململانەیە بەشێکین لە بەرەی ئارامی و داواکردنی ئارامی لە بۆ ناوچەکە ئەو هێرشانێکە کراوەتە سەر هەرێمی کوردستان ناڕەوایە بێ مبەڕێڕاتە و زۆڵمێکە لە هەرێمی کوردستان دەکرێتن و هەولێری ژەناویدا وەکو پایتەخت کە زۆرترین هێرشی کراوەتە سەر نزیک بە 300 هێرش لەسەر سنووری پارێزگای هەولێر هەبووە. لە سەرەتای شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە و دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بۆ سەر ئێران 85 هێرشی دەرەکی کراوەتە سەر عێراق. ڕوانگەی عێراق بۆ مافەکانی مرۆڤ لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە بەردەوامی جەنگ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراق دروست کردووە و لە سەرەتایی دەستپێکردنی جەنگی ئەمریکا و ئیسرائیلیشەوە لە دژی ئێران لە 28 شوباتەوە تاوەکو 18 ئادار 85 هێرشی دەرەکی کراوەتە سەر ناوچە جیاجەکانی عێراق. ڕاشی گیاندووە بەوەی هێرشەکان و بۆ سەر عێراق 62 کەس کوژراون و زیاتر لە 110 کەسی تریش برینداربوون. ئەژڵێت پارێزگای ئەنبار بە تایبەتیش لە قائیم و عکاشات بەهۆی هێرشەکان و زۆرترین ژمارەی کوژرا و تۆمارکراوە کە 31 کوژرا و 20 بریندار لە ئەنجامی 19 هێرشی ئاسمانی تۆمارکراوە. دوای ماوەیەکی زۆر لە دیارنەمانی و بڵاوبوونەوەی دەنگۆی گیان لە دەستدانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران دەرکەوتەوە پەیامێکی ئاراستەی بەرەی مقاومە کرد. ئیسماعیل قانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی ئێران لە پەیامەکەیدا بۆ بەرەی مقاومەڵێت بیر و بۆچوونی شۆڕشی ئیسلامی و خومەینی و خامنەیی بەسەرپەرشتی موجتەبە خامنەیی ڕابەری نوێی باڵای ئێران بە بەهێزی و خۆڕاگریەوە بەردەوامە بێ. وتیشی گیان لە دەستدانی ژمارەیەک سەرکردە و فەرماندەی بەرەی مقاومە گەشە و نەوەی نوێی لە بەرەی مقاومە هێناوەتە پێشەوە. قانیەژڵێت بەرەی مقاومە بەهێزی زیاتر و فراوانتر لە پێشتر ڕوبەڕووی دوژمنانی ئاینی ئیسلام و مرۆڤایەتیە بێتەوە. بەم نزیکانش شاهیدی شکستهێنانی شەرمەزارکەری دوژمنانە بن. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بووەتە کەسایەتی قۆناغەکە و لە بازنەکانی بڕیاردان کاریگەری زیاتر بووە. ئەوەش بەهۆی ئەوەی کە زۆربەی سەرکردە دیار و باڵا و بڕیار بەدەستەکانی ئێران کوژراون. جگە لەوەش لەلایەن موجتەبە خامنەییەوە متمانەی پێکراوە. برای این لحظات آماده کردیم
لە نەبوونی سەرکردە دیارەکانی ئێران محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئەو وڵاتە هەژمۆنی زیاتر بووە و لێ ئێستادا لە بڕیار بەدەستە باڵەکانی ئێرانە. لە گەرمەی هێرش و بردومانەکانی ئەمریکا و ئیسرائیل قالیباف ڕۆڵێکی میحوەری گرتووە و بووەتە کەسایەتیەکی گرنگ لە قۆناغێکی هەستیاردا کە ئێران پیایدا تێپەڕ دەبێت. قالیباف یەکێک بووە لە کەسە نزیکەکانی عەلی خامنەیی و لە ئێستاشدا جێی متمانەی موجتەبە خامنەیی ڕابەری باڵای ئێرانە و یەکێکە لەو دەنگە بەرزانەی لە دژی ئەمریکا و ئیسرائیل وەستاوەتەوە و بەردەوام بەڵێنی تۆڵەسەندنەوە دەدات. بە شێوەیەک دوای کوژانی عەلی خامنەیی قالیباف بە توندی هەڕەشەی لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل کرد و پێیوتن هێرشی وایان دەکەنە سەر کە وایان لێ دەکات بپاڕێنەوە چونکە هێڵی سووریان بەزاندووە و دەبێت باجەکەی بدەن. قالیباف لە شارۆچکەی تورخبا لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران لە مانگی ئابی ساڵی 1961 لەدایک بووە. فەرماندەی سوپای پاسداران و سەرۆکی شارەوانی تاران و فەرماندەی پۆلیسی نیشتیمانی و کاندیدی سەرۆکایەتی کۆماریش بووە. قالیباف لە ڕەوتی پارێزگارانە و دوو جار چۆتە کێبڕچی پۆستی سەرۆکۆمارەوە بەڵام لە هیچیان سەرکەوتوو نەبووە. لە سێم هەوڵیشدا بۆ دابەژنەبوونی دەنگی پارێزگاران کشایەوە. دوایین جاریش بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری ئێران خۆی کاندید کردبوو کە لە ساڵی 2024 بوو. لە ئێستاشدا قالیباف یەکێکە لە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل کە دوای خامنەیی و لاریجانی هەوڵی بامانجگرتنی دەدرێت. ڕابەری باڵای ئێران بۆ دووەم جار بەبێ دەرکەوتنی خۆی پەیامێکی بڵاو کردەوە ئەڵێت هیچ کات بە دوای بەرەمێنانی چەکی ئەتۆمیەوە نەبوون. موجتەبە خامنەیی ڕابەری باڵای ئێران لە پەیامەکەیدا کە بۆ پیرۆزبایی جەژنی ڕەمەزان و نەورۆز بڵاوی کردوتەواڵێت هێرشەکانی سەر تورکیا و عومان لەلایەن هێزە چەکدارەکانی ئێران و بەرەی مقاومەوە ئەنجام نەدراوە. ڕەنگە ئیسرائیل ئەو هێرشانی ئەنجامدا بێت و ئێرانی پێتۆمەتبار بکات بە مەبەستی دروستکردنی گرژی و ئاڵۆزی لە نێوان وڵاتانی ئیسلامیدا. جەختیشی کردەوە کە نایەنەوێت دژی وڵاتانی ئیسلامی بچنە جەنگەوە. پێشتریش ڕابەری باڵای ئێران لە نامەیەکیدا بۆ مەسعود پزیشکان سەرۆکۆماری ئەو وڵاتە داوای کردهبوو ئەو کەسانی کە دوژمنی ئێرانن نابێ ڕێگەیان پێ بدرێت لە ناوەوە و لە دەرەوەی ئێران بە سەقامگیری و ئاشتی بژین. پێویستە تۆڵەی کوژانی سەرکردەکانیان بە توندترین شێوە لێ بکرێتەوە. ئەمریکا ئۆپراسیۆنەکانی بۆ سەر گەڕووی هورمز چڕتر کردوێتەوە. پێچێت کەشتی جەنگی و یەکەیەکی هێزی دەریایی ڕەوانی ناوچەکە بکە. لە پرسراوانی ئەمریکا بە میدیاکانی وڵاتەکان وتووە لە چوارچەوەی پلانی پێنتاگۆندا بۆ پاراستنی جموجۆڵی دەریایی واشنگتن فڕۆکە و هێلیکۆپتەری ئاپاچی بۆ بە ئامانجگرتنی کەشتەکانی ئێران بەکارێنێ. ئاماژەیان بەوەش کردووە ڕەنگە ئەو ئۆپراسیۆنانە چەندین هەفتە بەردەوام بن بۆ دووبارەکردنەوەی یاخود بۆ دووبارەکردنەوەی گەڕووی هورمز بەڕووی جموجۆڵی بازرگانیە. ڕۆژنامەی وۆڵستریت جۆرناڵیش بڵاوی کردوێتەوە کە پلانی ئەمریکا بۆ کردنەوەی گەڕووی هورمز هەنگاو بە هەنگاوە بێت و پێچێ کەشتیەکی تری جەنگی بۆ کۆنتڕۆڵکردنی کەشتیوانی لە گەڕووی هورمز ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. کەناڵی NBC لە زاری لەپرسراوانی ئەمریکا و بڵاوی کردوێتەوە کە لە چەند ڕۆژی داهاتوودا واشنگتن یەکەیەکی هێزی دەریایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر دەکات کە ئەو یەکەیە پێش وادەی دیاریکراوە بەڕێکەوتەوە بۆ ناوچەکە. بە پێ ڕاپرسیەکیش دەبارەی هێرشی زەمینی ئەمریکا بۆ سەر ئێران نزیکەی لە سا 65 خەڵکی ئەمریکا پێیان وایە کە ترەمپ فەرمانی شەڕی زەمینی بەرفراوان لە دژی ئێران دەربکات بەڵام لە 107 بەشداربووان پشتیوانیان لەو هەنگاوە کردووە. ترەمپ بڵێت هیچ سەرکردەیەک نەماوە لە ئێران گفتوگۆی لەگەڵا بکەن. ئەندامانی ناتۆش بە ترسنۆک ناوەبا لە بەرامبەر هاوکاری نەکردنی ئەمریکا لە کردنەوەی گەڕووی هورمز و جەنگی دژی ئێران. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە دەستکەوتی زۆر گەورەیان لە جەنگی دژی ئێران هەبووە ڕێگەش نادەن ئەو وڵاتە ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. وتیشی ئێران هێرشی کردوتە سەر ئەو وڵاتانی کە بەشێک نەبوون لە جەنگ. جەختیشی کردەوە کە ئێران هێزی دەریایی نەماوە. پێشتریش ترامپ هێرشی توندی کردە سەر وڵاتانی ناتۆ بە ترسنۆک وەسفی کردن لە بەرامبەر هاوکاری نەکردنی ئەمریکا لە جەنگی دژی ئێران و کردنەوەی گەڕووی هورمزە.
دەستکەوتی زۆر گەورەمان لە جەنگی دژی ئێران دەبێت و ڕێگە نادەم ئەو وڵاتە ببێت بە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەو کارەی ئێستا لە ئێران دەیکەین دەبوو سەرکردەکانی پێشووتر زۆر پێش ئێستا ئەنجامیان دابە. 2 هەفتە لەمەوبەر ئێران خاوەنی هێزی دەریایی بوو، بەڵام ئێستا ئەو هێزەی نەماوە. هیچ سەرکردێکی ئەو وڵاتەش نەماوە گفتوگۆی لەگەڵدا بکەین. هەواڵەکان